سڵاو بینەرانی شارپرێسام کاتتان باش. ئێمە ئێستا ڕاستەوخۆ لە نەخۆشخانەی بێشکانین لە قەزای دەربەنی خان. کەمێک پێش ئێستا ئەم لە تۆڕە کۆمەڵایەتەکان وێنێک بڵاوکرایەوە کە ئەم نەخۆشخانەیە کۆمەڵێک نەخۆشی تایە کەس نییە پشکنینیان بۆ بکە. ئێمە ئێستا لەگەڵ بەڕێز گۆران کە بەڕێبەری نەخۆشخانەکەیە گفتوگۆکەین سەبارەت بە ڕاستی و دروستی ئەو وێنەیە لێ پرسین کا گۆران ئەگەر ئاسێت کێشی بیت ئێرە زۆر سپاس. کا گۆران کەمێک پێش ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتەکان شتێک بڵاوکرایەوە کە نەخۆشخانەکە چۆڵە پشکنین بۆ نەخۆش ناکرێ بۆچی؟ بەڵێ بێگومانەوە کەناڵێکی ڕاگەیانە بوون تەنها هەدەفیش بەڕاستی ناشیدکردنی هەوڵەکانی تەندروستی و ئەو ئیشانی کە بۆ نەخۆشانی کۆرۆنا لە شای دەربەنی خان نەکرێت لەبەرەوەی ئەو کەناڵە بەڕاستی ئەو کاتی کە سەردانی نەخۆشخانەی کردووە لە ئەو کاتا بوو کە دەوام نەکراوەتەوە بەڕاستی و ئێمە و پزیشکە پەڕێزانە و کارمەندانە بەڕێزانی کە دەوامەکە لێرە بەڕاستی خزمەت دەکەن کە زیاتر لە 3 مانگ زیاترە هیچ هاوکارێکیان پێ نەگەشەوە بگرە سێ ڕای دەوامی ناو نەخۆشخانە ئێمە دەوامی کۆرۆناشیان پێەکەی وەلەو کاتێک کە ئەو هاتۆ بەڕاستی ساعت 8 بەیانی بۆ خۆشتان زانین ساعت 8 بەیانی دەوامی نەکراوەتەوە کۆمەڵێک هەواڵ بڵاوکاتەوە گوایە کە پزیشک لێرە نییە بیلفعل لەو کاتی کە تۆ هاتووی تەسویرەکەیت دەوام نەکراوەتەوە و دواتر تاوەکو ئەسنای دەوامکردن ما بووە کە هاتە ناو نەخۆشخانەکەەوە من راپۆرتەکەم بینی بەڕاستی قسەم لەگەڵا کرد کە تۆ بۆ هەواڵێکی ناڕاست بڵاوکەیتەوە و کامێرەکان شاهین کە لەو کاتێک کە من مناقەشە لەگەڵ ئەم برادرە ئەکەم دکتۆر هاوکار کە دکتۆر پزیشکی پسپۆری باتنیە لە پشتی منەوە نەخۆشە بینێت هو بەڕاستی ئێمە دەرباک وێنێکی بڵاو کردۆ وایە کە نەخۆشێک لەسەر لە دەرەوە پاڵکەوتۆ لە چیمەنەکە پاڵکەوتەوە ئەو نەخۆشە بەڕاستی ئێمە ڕۆژانەی لێرە 50 بۆ 60 نەخۆش زیاتر سەردانمانەکەن بینە بینایەکی ئەوەنە گەورە نییە و ئێمە ناتوانین بەڕاستی 50 بۆ 60 نەخۆش بێنێ ناو ئەم بیناوە ڕۆژانە بگرێ بە شێوازێکی تەندروست و بە شێوازێک کە بتوانین کە سەلامەتیان پارێزراو بێت 4 و 5 بۆ ئەوەی مەودای نێوانان هەبێ بۆی کە یەکتر کۆمەڵی نەخۆشی کە سەردانی ئێرەکە بەڕاستی گۆران بۆ نمونە کەسێک نەخۆشێک بێت حاڵی خراپ بێ بۆ شێوازە بکەوێ ئێوە هاوکاری ناکەن بۆ ئەوەی زووتر یانی ئێستا بۆ نمونە نەخۆشێک ئەتوانێت خۆی ڕابگرێ دابنیشێ لەگەڵی کەسێک بکەوێت کاکڕێبین ئەو نەخۆشی کە ئەو تەسویرەکەی بڵاو کردوێتەوە ئەو مرافقی کە لەگەڵ بۆ شاهیدی ئەوەیە کۆ ئێمە کا کردووە کە لێرە سەرپەرشتی ئەو دەرگای چوونە ژۆی نەخۆشەکە بەڕاستی من خۆم بانگم کرد و نەخۆشەکەم بینی من خۆم بانگم کرد بەڕاستی کە ئەو نەخۆشە با لەوانە بێت و بێتە ژوورەوە پاڵک لەسەر بێدەکانی ژوورەوە بێ بەڕاستی وەک ڕاستی شاخۆش دەزانی یعنی نەخۆش کابرا پیرێکە بەتەمەنە پەکەوتەیەکە جاری وایە لە عیادەیەک لە کلینیکیش سەردانی دکتۆرەکات ناتوانێت چاوەڕێکە جای لەسەر کورسیەک پاڵەکەوێ لەسەر ئەوە پاڵەکەوێ و ئەو نەخۆشی کە ئێستا ئەو بڵاوی کردوێتەوە لە ژوورەوە لەژێر ئۆکسجینایەوە خزمەتەکرێت بۆیە بەڕاستی ئێمە داوایەکمان لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەیە ئەو هەوڵانی کە ئەدرێ بەڕاستی ئەو کارمەندان پزیشکانی کە لێرە ماندوون و ڕۆژانە خزمەتەکەن با بەڕاستی ڕوویەکی ناشرینیان لانی کەم کە دەستخۆشییان لێ ناکرێ بەڕاستی بە شێوازێکی بۆ شێوازە و بۆ شێوە ناشرینە گۆران ئێوە ڕۆژانە چەند کاتژمێر داوامەکەن لە کاتژمێر بۆ چەند بەیانیکەیەن و نیۆڕۆکەی کاکڕێبین دەوامی ئێمە لێ کۆرۆنا لە سعات 8:30 بەڕاستی دەست پێکا بەڵام کۆمەڵێک لە دکتۆرەکانمان لەبەرەوەی کە لە شارەکانی سلێمانی و شارەکانی تر و سەردانی هێرەکەن و دەوامیان لێرەیە هەنێ جار کێشە و گرفتی بەڕاستی هاتوو چۆیان بۆ دروست ئەبێت کە ئەمە ڕەنگە چارێکی دەدەقەیە تا نیو سعاتێک لە داوامەکان دواب بکەون بەڕام بەڕاستی لەو سەرەوە ئێمە لێرە هەتا یەک نەخۆشما بێت ئەو دکتۆرە ناڕاتەوە یعنی لێرە کە ئێمە ناخێر کاتی نیۆڕۆمان دیاریکرااو نییە کە نەخۆش خۆی شاهیدە ئێوە لێرە نەخۆش جواب ناکری هەتا نەخۆش لە ناو نەخۆشخانەکە بێ ئەو دکتۆرە لێرە ئەمێنێتەوە بۆ بەڕێکەیت نەخۆشخانینی کۆرۆنا ئامێری تایبەتتان هەیە و ڕۆژانە چەند کەس لێرە ئەتوانێت پشکنین ئەنجام بەڵێ ئێمە لێرە ئامێرێکمان هەبوو کە تێستمان پێکرد بەڕاستی کە ئەشتوانم ئەمە بە خەڵکی دەربەنی خان بڵێم لە دوای چەمچەماڵەوە دەربەنی خان تاکە قەزایەکە کە ئامێری PCR تایە و تێست نانێرێ بۆ سلێمانی بۆی هاوڵاتیان چاوەڵەکەن و لێرە کارمەندەکان پزیشکان خۆیان ئەو تێستەکەن بۆ نەخۆش و ئێستا لە ڕاستیە دوو ئامیرمان هەیە و بە دوو یعنی جاران ئامێرێکمان هەبوو ئێستا دوو ئامیرمان هەیە ڕۆژانە لێرە هەتا 30 تێست ئەکرێت خۆش دەزانی نەخۆشینی کۆرۆنا بەڕاستی ئەم ڤایرۆسە یعنی بە شێوازێک بڵاو بۆتەوە کە هەموو جیهان گیری خواردەوە بەدەستیەوە بەڕاستی لەبەرەوە لۆدێکی زۆرمان لەسرە بەڵام لەگەڵ ئەوەشا پێم وا بێ
یعنی لە سلێمانی شتێکەمتر خزمەت کراوە ئێمە یەک شتێک بێ بڵێم لە ماوەی ڕابردووە ڕەنگە کۆمەڵێک هاوڵاتیان گلەی ئەوان ببووتی ئێمە نەخۆش لێرە داغڵ ناکرێ بەڕاستی ئێمە لە ماوەی ڕابردووە فشارێکی زۆرمان لەسەر تەندروستی سلێمانی بەڕاستی لەوەسەر وەزارەتیش دروست گوایە کە ئێمە بتوانین قاوشمان هەبێت کە ئێمە ئامادەییمان تایە ئەوە بکەین بەڕاستی کە نەخۆش دای خۆمان بێڵینەوە بەڵام کۆمەڵێک گرفت هەیە لێرە یەکەم ئێمە ڤێنتیلێترمان نییە کە خۆ دەزانی نەخۆشێکە لێرە بوو کەوتە حاڵەتێک ئەبێ ئامێری هەنەزانی دەستکرد هەبێت بۆیت بتوانی ژیانی ڕزگار بکەیت و دواتریش بەڕاستی ئێمە زیاتر بۆ ئەو حاڵەتە پێویستمان بە زیاتر 6 تا 7 دکتۆری باڵتنی هەیە پێویستمان بە نزیکەی 5 بۆ 6 مقیم ئەقدەم هەیە کە ئەمە بەڕاستی تۆزێک قرس بوو بتوانێت صحی سلێمانی ئەو بۆ ئێمە دابین بکە هەر لە بۆر ئەوە بەڕاستی ئێمە نەخۆشەکانمان ئەوەی کەشتی سەرەتایی بۆیان نەکەنەوە بگرە چەند کاتژمێرێک شکە دەواممان هێلای خۆمان ئەیهڵینەوە ئەگەر زانیمان باری تەندروستیان زۆر تێگیر بوو اینجا ڕەوانەی سلێمانی ئەکرێت باشەکە گۆراوەکو من بیستم ئێوە لەسەر ئەو کەیسەوە ئەو وێنەیە پەناتان بردووە بۆ دادگا ینی ئەم بابەتە ئەگەر بۆ بینەران ڕوونکەیتەوە بە تەواوەتی ئێوە ئەو حاڵەتە چۆن بوو و بۆچی پەناتان بردووە بۆ دادگا کاکڕێبین تۆ کەناڵێکی ڕاگەیاندنی بەڕێز و ڕۆژنامە نووسێکیت کاتێک سەردانی شوێنێکەکەی بەڕاستی هەموو شوێنێک حرەمی خۆی هەیە هەموو شوێنێک ئیدارەی هەیە بەڕاستی تۆ بێ پرس بکەی ئیزن وەربگری دواتر سەردان بکەیت بەڵام ئەم بەڕێزە کە بەیانی هاتوۆتە ئێرە بەڕاستی ئێمە ئیدارەمان هەیە لێرە ستافمان هەیە پرسی بە کەس نەکردووە بێ پرس تەنها هەدەفێکی هەبوو بەڕاستی هەد بە تەنها هەدەفی ئەم پیاوە ئەوە بۆ ڕوویەکی ناشرینی ئێرە پیشانی هاوڵاتیان بدا کۆمەڵێ پرۆپاگەندە کۆمەڵشتی نادروست بڵاو بکاتەوە و تەنها کۆمەڵێ لایک و کۆمنت بۆ پیجە بۆ کەناڵە بۆ هەشتێکە زیادی بکات و تەواو ئێمە لە ڕاستیە سکاڵامان لەسەر ئەوە تۆمار کردووە یەکەم لە ئەسنای دەوامان نەهاتووە کە یەکەم شتی سەڕاستی ئیزنی وەرنەکردووە لە کەس پرسی بە کەس نەکردو دواتر ڕۆشتووەتە ناو نەخۆشخانەکەەوە بێ پرس تەسویرەکات پێ پرسێک لە کاتێکان نەخۆشخانە کە دکتۆری لێ نیە بیلفعل هاوڵاتیان واتی یەگەن بیلفعل ئەمە بینایەکی چۆڵە کەسی لێ نیە بەڵام لە ئەسنای دەوامان نەهاتەوە بۆ ئێرە تاوەکو ئێمە بەڕاستی خزمەتی بکەین و زانیاری دروستی پێ بدەین سکاڵای ئێمە تۆمارمان کردو بەڕاستی لەسەرەوەی ئێمە هەر نەک لەسەر ئەو هەر کەناڵێکی ڕاگەیاندن بەڕاستی لە ئێستا بەدواوە تا ئێستا ئێمە ئەمەمان نەکردووە نەمانویستۆ بەڕاستی ڕوبەڕووی ڕۆژنامە نووسی کۆمەڵە شوێنە بەڵام بەڕاستی هەر کەناڵێکی ڕاگەیاندن لە ئێستا بەدواوە شتی نادروست ناڕاست لەسەر تەندروستی یا پرۆپاگەندەیەک بڵاو بکاتەوە بەڕاستی ئێمە لە ڕێگەی یاساوێک لایەکی ئەو کشکەی لەگەڵ چارەسەرەکەی ئێستا ئەو کەسە کە لە تینەکە کەوت بوو ڕوێنەکەی بڵاو کرابوو تەندروستی چۆنەوە چیتان بۆ کاکە ڕێبین ئەم نەخۆشەکە هاتووە پیاوێکی بەتەمەنە بەڕاستی جارێ تێستیشی بۆ نەکراوە وەکو نەخۆشێک سەردانی کردووە ئێستا لە ژوورەوە دکتۆر بینیوێتی و بەڕاستی خراوەتە ژێر ئۆکسجینەوە و چاودێری تەندروستی ئەکرێت ئیلاجی بۆ داهێنرێت ئەگەر پێویستیشکا بە داخڵبوونەوە ڕەوانەی سلێمانی کرێت لە ڕێگەی خۆمانەوە ئێوە ناتوانن نەخۆش لێرە داخڵ ئێمە نەخۆش بۆ چەند کاتژمێرێک ئەهێڵینەوە چکە نەخۆشی کۆرۆنا هەمووی پێویستی بە داخڵبوون نییە زیاتر ئەو نەخۆشانەی کە پێویستیان بە داخڵبوون هەیە کەسی بە تەمەنیان نەخۆشی درێژخایەنی هەیە ئەو کەسانە بەڕاستی کە با بڵێم ڕێژەی ئۆکسجینیان دابەزێت یا با بڵێم قەساباتێکی زۆری سنگیان بۆ دروستە بێت ئەو کەسانە ئیحاڵی سلێمانی ئەکرێت ئەگینا بەڕاستی ئێمە بڵێن ڕۆژانە گەرە 6 نەخۆش سەردانی ئێمە بکە لەو 6 نەخۆشی لەوەی دوو نەخۆشی پێویست بکە کە داخڵ بکرێت ئەگینا ما باقی ئەنێرێتەوە بۆ ماڵە و عیلاجی بۆتی وە لێرە بەڕاستی بە ئەوەی شڕون بێت ئێمە هەوڵمانداوە زۆربەی دەرمانەکان دابین بکەین لێرە و بەڕاستی دەرمانێک هەیە کە پافی ڕاویرە شکی وایە کە ئەم دەرمانە بەڕاستی یعنی دەرمانێکی زۆر گرانبەهایە لە دەرەوە کەلامەوە ڕابردۆ بە ڤایرۆسی کۆرۆنا دابین کرا ئێمە بەڕاستی لە ڕێگەی ساحی سلێمانی و فشارێکمان دروست کرد لەسەریان کۆمەڵێکیان بۆ نابین یعنی من ڕۆژانە خۆم با بڵێم لە دەرەوە شکا گۆران ئەگەر سەبارەت بە ئامارەکان پێمان بڵێ ڕۆژانە ئێوە چەند تێستەکەن و ڕێژەی پۆزتیڤ لە ناو تێستەکانە چۆنە ڕێژەی پۆزتیڤم کاتە دەربەنیخان کێشەی هەبوو زۆنی مەترسی کاکڕێبین ئەو کاتش کە دەربەنیخان بەداخەوە بە زۆنی مەترسی ناوزەم کرا کە ڕوویەکی زۆر ناشرینی ئەم شارە پیشانی شوێنەکانی تدرا لە ڕاستیە بەو شێوەیە نەبوو ئەو ینی ئەوە نەبوو بڵێن لە شارێکی تر ڤایرۆسە کەمتری بە دەربەنیخان زیاتر بێ بەڵام لێرە یەک بەراورد هەیە ئێمە لێرە بۆچی ڕێژەکانمان زۆرە بۆچی لە ڕاستیە دەربەنیخان بۆ شێوازە
دەرەکەوێت کە ڕێژێکی زۆری تایە ئێمە لێرە خۆمان تێست دەکەیت ڕۆژانە یعنی هاوڵات شوێنێکمان هەیە کە هاوڵاتیان سەردانێکن بۆ با بڵێم ئەوە بەڵام لە قەزاکانی تر لە شوێنەکانی تر ئەو شوێنە نییە کە هاوڵاتیان سەرداکە بۆ تێستکردن بزەبت لەو حاڵەت لەبەر ئەو حاڵەتەیە کە ئەوان تێست کەمتر ئەکەن بۆیە ڕێژەیان کەمە ئەگینا من دڵنیە پۆزەتیڤ ئەتوانم بڵێم لە 170 بۆ سەرەوەیە یعنی مەوزعی پۆزەتیڤ با بڵێن کە ئەوەیە کە ڕێژەیەکە لە شەپۆل یەکەم زیاترە بەڵام خۆشبەختانە بە حکمیەوەی کە خەڵک زووتر سەردانەکات چکە شەپۆلی یەکەم خەڵکی باوەڕی بەم ڤایرۆسە نەبوو ئێستا خەڵک باوەڕی پێ هەیە ئەو کەسەی جاری وایە کە دێت هەر کۆکەیەکی هەیە یان تایەکی بەسیتی هەیە سەردانی نەخۆشخانەکە بۆیە بەڕاستی ڕاستە ڕێژەکە زۆرە بەڵام ئەو هاوڵاتیانەی کە سەردانەکەن زۆربەی زۆریان باری تەندروستیان جگیرە دەست خۆش زۆر سپاس کاگۆران دەست خۆش بێ بەڕێزانەوە و زانیاریانە بۆ بەڕێز گۆران بەڕێوبەری نەخۆشخانە تۆفی خستێ ڕووە بەڕێوبەری نەخۆشخانە لە هەمان کاتا نەخۆشخانەی بێشکانیشە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا ئەم نەخۆشخانە تایبەتە دروست کراوە ساڵی پار ئەمڕۆ یانی 4 2020 دەربەنی خان لێرە بە قەدەقەی هاتوچۆی تەواوەتی ڕاگەنرا بوو بە زۆنی مەترسی ڕاگەنرا بوو وەکو بەڕێوەبەری نەخۆشخانەکە وتی ئێستەیش دۆخی دەربەنی خان پۆزەتیڤی زۆرە و دۆخەکە لە ساڵی پار باشتر نییە بەڵام چییە ڕێژەکە لە هەموو کوردستان وەکو یەک بڵاو ئەکرێتەوە و مەترسیەکە بە شێوازی بەو شێوازانە وەکو ساڵی ڕابردوو تەرکیز لەسەر یەک شوێن بکرێتەوە و سەبارەت بەو هاوڵاتیەش کە لە نەخۆشخانەکە پێشتر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنەکەی بڵاو کرایەوە ئەو وڵاتی ئێستا براوتە ناو نەخۆشخانەکە و چارەسەری بۆ کرێ و پشکنین و دکتۆری شێبینێت ئەمە ئەو زانیاریانە بوون کە سەبارەت بە کەیسی دۆخی تەندروستی و نەخۆشخانە بێشکان تایبەت بە کۆرۆنا لە شاری دەربەنی خان بۆمان خستنە ڕوو و ئێستا ئەگەر بکرێت لەگەڵ بەڕێزان بەڕێوبەری نەخۆشخانەی دەربەنی خان ئەڕۆینە ژوورۆ و ناو نەخۆشخانەکە و دۆخی نەخۆشخانەکە لە ژوورۆ بۆ ئێوە ئەگوازینەوە. بەڕێزان ئەمە تاقیگەی نەخۆشخانەی بێژکانە کە لێرە تێستی نەخۆشەکان وەرئەگیرێت و ئەخرێتە ژێر پشکنینەوە